موقفمان نەبێ لە مێژووە تۆمارەکرێم خیانەتە گەورە پەیامانەوەیە هەموو لایەکمان یەک بگرین ئەمڕۆ لە کەرامەتمان دراوە لە ڕۆژ ئاوا کەرامەتی هەموومان شکێنراوە سوکایەتی بە هەموومان کراوە واتە هەموو کورد قەتڵ و عام کراوە موقفمان نەبێ لە مێژووە تۆمارەکرێم خیانەتە گەورە موقفیشمان هەبێ ڕوحی خۆمان ئاسوودەکەین زەمیری خۆمان ئاسوودەکەین بە تایبەت مامۆسایانی ئاینی چۆن وەزارەتی ئەوقافی سووریا فتوا دەرەکا بەوەی کە وڵاتانی کورد ئاوایی و شارەکانی کورد فتح بکرێواتە لە دین دەرچوون مامۆسایانی ئاینی کورد یەک بگرن بەرامبەر ئەو فتوایە هەڵوێستیانە بێت لە ڕاستیە من دەستخۆشیتان لێ یەکەم پێش هەموو شتێک بەم سەرماوە بۆ نیوە شەواتونە و کەناڵەکانی ڕێگەیاندن ئەوەی ڕوودەدا لە ڕۆژ ئاوا بەڕاستی چەپی بۆ نییە ئەلمانی بۆ نییە ئیسلامی بۆ نییە قڕکردنی کووردە لە هەموو دڵنیا بن ئەوەی لە ڕۆژ ئاوا کۆتایی پێبێت دێتە باشووریش ئەچێتە ڕۆژ هەڵاتیش ئەمانە قڕکردنی کوردیان لامە بەسە ئەیانێ کورد قڕکەن ئیتر بە لەژێر هەش ناوێکا بێت یعنی مەبەستیان کووردە لایەن نییە تۆ چی حزبێکی چی ڕەنگێکی چی لایەنێکی گرنگەوەیە ئێمەی کورد یەکدەنگ بین یەک گرتوو بین بۆ گەلەکەمان